ئامادەبوانی بەڕێز ئێستاش ئێوە و پێنجەمین ساڵەی خەڵاتەکانی ڕوانگە لەگەڵ پێشکەشکاری بەتوانە ساز ئاسۆ. ئێوارە باش کوردستان، ئێوارە باش لە هەموو ئەو میوانە بەڕێزانیم ئێوارەیە لەگەڵمانن بەخێربێن بۆ ڕێڕەسمی پێنجەمین ساڵەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2018. پێشەکی دەمەوێت دەستخۆشیێکی گەرم لە ئۆرکێسترای کوردستان بکەم بۆ پێشکەشکردنی چەند پارچە میوزیکێکی زۆر نایە. پێتان وانییە کە شایانی شەپڵایەکی ترن؟ ئەزیزان، سەرەتا دەمەوێت باسێکی کورتی پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە بکەم. خەڵاتەکانی ڕوانگە سەکۆیەکە، پلاتفۆرمێکە بۆ ئەوەی کە لاوان لە کوردستان بەبێ جیاوازی لە تەمەنی 15 بۆ 25 ساڵان تواناکانی خۆیان پیشان بدەن. کوردستان ئامانجی ئەم پرۆژەیە دۆزینەوە و هاندانی بەهرەی لاوانە لە کوردستان و پشگیریکردنی تواناکانیانە لە پێرەپێدانی زیاتری توانە و پرۆژەکانیان. دەستگای ڕوانگە خۆی زۆر بە خۆشحاڵ دەزانێت، شانازی بۆ دەکات کە توانیوێتی ئەم هەلە بەردەست بکات بۆ لاوان لە کوردستان. خەڵاتەکانی ڕوانگە لە ساڵی 2014 دەستی پێکردووە. لە دوای ساڵی 2014 لە چەند شارێکی جیاوازی کوردستان کراوە. ساڵی 2014 لە هەولێری خۆشەویست، ساڵی 2015 لە سلێمانی، ساڵی 2016 لە دهۆک، ساڵی 2017 لە هەولێر، ئەم ساڵیش هەر لە هەولێری خۆشەویست. خۆشەویستان، ئەم پرۆژەیە لە دەبەشی جیاواز پێک دێت کە بریتین لە دەستپێشخەری کار، پرۆگرام سازی، داهێنانی زانستی، کورتە فیلم، کورتە چیرۆک، هونەری ریسایکلین، وێنە کێشان، چاکژەنی میوزیک، فۆتۆگرافی لەگەڵ هۆنراوە. خۆشەویستان، ئەم ساڵ زیاتر لە سەدان گەنجی زۆر بەهرەمەند و بەتوانە بەشداریان کردو بۆ پێشبڕکێی خەڵاتەکانی ڕوانگە. بەڵام تەنها سێ گەنج گەیشتونەتە کۆتا قۆناغی ئەم دەبەشەی کە خوێنمەوە. بەڵام پێشەوەی بەردەوامی بە بەرنامەکەمان بەم زۆر بەلامەوە گرنگە کە زۆر سوپاسی سپۆنسەر و هاوبەشەکانمان بکەم کە بەڕاستی ئەم پرۆژەی و هەروەها ئەم شەو ئاهەنگە بەبێ ئەوان نابوون. ئەوانیش بریتین لە سپۆنسەرە ئەڵماسەکان، فاستلینک، کارگروپ، سپۆنسەرە زێڕینەکان، سەلاحەدی هۆڵدینگ، دارین گروپ، میلەت هۆڵدینگ، هیوا هۆڵدینگ، هۆتێل هەولێری نێودەوڵەتی، GEG ریکلام، ئینلایترز، سپۆنسەرە زیویەکان بریتین لە هایجین، مونلاین، سابس، لوسید سۆرس، میترۆگرافی ببورن. هاوبەشی میدیایی، تۆڕی میدیایی ڕووداو. سپۆنسەرە میدیایەکانمان بریتین لە کەناڵی کوردستان 24، وار تیڤی، نێت تیڤی، کورد ماکس، کوردستان تیڤی، دهۆک تیڤی، میکس FM، بابیلۆن FM، دواڕۆژ، ئێم رادیۆ، بزنس ماگەزین، رادیۆی تەکسی، ئیمپایر سینەما. با چەپڵەیەک بۆ سپۆنسەر و هاوبەشەکانمان لێبێت. خۆشەویستان، پرۆژەی خەڵاتەکانی ڕوانگە کە باسم کرد چەندها یەکێکە لە پرۆژەکانی دەستگای ڕوانگە. دەستگای ڕوانگە دەستگایەکی ناحکومیە و لە ئەیلولی ساڵی 2013دا دەستی کردووە با کار و چالاکیەکانی. تاکو ئێستا زیاتر لە 167 پرۆژەی ئەنجام داوە. ئەمەش ئەوە دەگەیەنێت زیاتر لە 1,840,000 کەس سوودمەند بۆ لەم پرۆژانە. بۆ ڕۆشنایی زیاتر ڤیدیۆکمان بۆ ئامادەکردوون، با پێکەوە بینەری بین.
خۆشەویستان ئەوەی بینیتان کەمێک بوو لە کار و چالاکیەکانی دەستگای ڕوانگە دەستگای ڕوانگە تەنها تەمەنی 5 ساڵە بەڵام لەم ماوەیە کورتەدا زۆر چالاکی ئەنجام داوە ئەم چالاکیانش بە سەرەکی ئەوانیش پێک هاتوون لە بەشی پەروەردە لاوان ژینگا و کەسانی لێ قەومال ئێستاش دەڕۆینە لای بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری جێبەجێکاری دەستگای ڕوانگە بۆ پێشکەشکردنی وتاری ڕوانگە با جەنابیان بفەرمێن زۆر ببوورە باوەڕ ناکەم لە خەڵاتەکانی ڕوانگە ساڵێک تێپەڕ بوو بیتن ساڵێک تێپەڕی لە نیسانی 2018 ئەم ساڵ سەفەرێک بەرەو فنلەندەمان کرد لەگەڵ هەندێک بەڕێز و خۆشەویست پەیامەکە بەو شێوازە بوو ئامانجەکە ئێمە بتوانین تۆزێ فێر بین لە سیستەمی پەروەردەی ئەوان چونکە فنلەندە ژمارەیەکە لەسەر ئاستی جیهان فێری زۆر شت بووم ڕاستی بەڵام لە خلالی قسەکانی ئەواندا وشەیەک زۆر دووبارە ئەبوویەوە سیسۆ فەپرسیم سیسۆ یعنی چی؟ وتیان سیسۆ وشەیەکی فنلەندیە واتای ئەوە دێنیتن whatever it takes هەر چۆن بیتن دەبێ هەر کارەکە بکرێتن و ئەو سیسۆیە ببوویە بەشێک لە کولتور و سەقافەت و مێژووی کەسایەتی خەڵکی فنلەندی و لەبەر ئەوە توانیان لە عەردێک کە چەند بستێک دوورە لە جەمسەری باکوور سارد کە لە مانگی شەشدا بەحساب گەرمترین مانگە لای ئەوان و خۆر دەردەکەویتن 300 ساعەتیان هەیە لە ماوەی مانگەکەدا لە مانگەکەدا خۆر تێدا دەردەکەویت یان 12 ڕۆژ و نیوەیەکن بەڵام لەگەڵ ئەوەش توانیان یەکێک لە ئابوورە بەهێزەکانی جیهان بن ژمارەیەک بن چەندین ساڵ لەسەر ئاسی پەروەردەیی و خەڵکی ئەوێ بەختەوەرە وێڵبینگی ئەوان ڕازیبوونی ئەوان لەسەر وەزعەکە بەرزە کاتێک ئەو باسەنەیان دەکرد و هەرچی بی دەبێ کارەکە بکرێت بیرن بە وشەیەک کات ڕاستی و دروشمێک لە کوردستانی خۆمان دەبەکارمان دەهێنە بەتایبەتی لە خەباتی شاخدا یان کوردستان یان نەمان و لە خەباتی شاخدا ئەوە بەرهەمی هێنا ڕاستی پێشمەرگەکانی قارەمان فعلەن توانیان واقعێکی باشتر بەدەست خەڵکی کوردستان نەوەکانی خۆیان و دواتر بەدەست بێنن چونکە دروشمی یان کوردستان یان نەمان ئەوان بەڕێوەی ئەبرد گرنگ بوو گرنگە ئەم دروشمە نەمریتن هەرچی بیتن دەبێ کارەکە بکرێتن یان کوردستان یان نەمان بمێنیت و زیندوو بیت بە مەزمونێکی تر کاتێک کە خەباتی شار دەسی پێکرد و دەسی پێکردیە گەلان تا بەرەو پێش بچن محتاجی کاتە بێگومان ئەمما کات ئەبێ لەگەڵ ئەکیت پلان و ماندووبوون و ئامادەبوونی هەموو لایەک بیتن بەشدار بیت لە پرۆسێسی بەرەو پێشچووندا یان کوردستان یان نەمان لە ئەم قۆناغەدا زۆر گرنگە ببیتن و خۆمان لەسەری پەروەردە بکەین تا بتوانین ژینگەیەکی وا دروست بکەین فعلەن تێدا واقعەکە سیستەمێک کولتورێک کەسایەتیەک کە بتوانیتن بەرگە بگریتن و ئێمە فعلەن منافس بین لەسەر ئاسی نێودەوڵەتی لە جیهانێکدا کە ئەوڕۆ تێدا دەژین جیهانێکە زۆر نزیکیەکە و منافەسە تێدا بەهێزە و گۆڕانکاری گەورە تێدا دروست دەبن و خێران فەگەر ئێمە بمانەوێ ببین و یاریزانی بەهێز بین منافسیش بین لەسەر ئاستی لۆکەڵی و ئیقلیمی و نێودەوڵەتی دەبێ فعلەن تەرکیزێکی جدی بکرێت لەسەر دروستکردنی مرۆڤ و بەرهەمهێنان لە مرۆڤدا ببیتن و بکرێتن بەرهەمهێنان لە مرۆڤدا تا مرۆڤێک دروست ببیتن لە ئاستی معریفی و ئاستی تواناکانی فعلەن بەش منافس بیتن دیسان لەسەر ئاستی لۆکەڵی و لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی چونکە جیهانەکەەوە زۆر تێکەڵاو بووە زۆر نزیکی یەکتر بووە بۆ ئەو مەبەستەش بە ئامانەت ئەگەر ببیتن پێویستیمانە تەجاوزی دوو مەوزوع بکەین کە لە سەقافەتی کوردستانیدا هەیە یەکێک لەوانە تەجاوزی تێپەڕین لە قۆناغی بەس تەوسیفی کێشەکان بکەین ئەوە کێشەیە و ئەوە درێژیەتی ئەوە پانیتی ئەوە وەزنیتی بەس وەصفی کێشەکانە تەحەداکە ببینە ئەو قۆناغە گۆڕانکاریەکە بەرەو ئەوە بچی چۆن چارەسەر بدۆزینەوە چۆن هەمومان بەشدار بین و بەنەفەسێکی وا ئێمە بەشدارین تا بێن چارەسەر بدۆزینەوە نەک تەنها چارەسەر لەسەر ئاستی تاکەکان بیت بەڵام
مەئسەسەی چارەسەرەکان چارەسەر ببیتە دەستگا ببیتە موئەسسەسات تا عمرەکە درێژ بیتن و کولتورێک ژینگەیەک دروست ببیتن بۆ ئەو مەبەستە تا عمرەکە درێژ خایەنتر بیتن و نەوە لە دوایینەوە قوڵتر و درێژ خایەنتر لێ بێتن. دوو تەسەور دەکەم زۆر گرنگە دیسان کولتوری کوردستانی تەجاوزی مەوزوعی گرەی قوربانی بکاتن عقدەتە الضەحیە و ئێمە قوربانی موامەراتی و موامەرات هەن و هەمووی موامەراتی نێودەوڵەتیە دژی ئێمە و ڕەنگە بەشێکی زۆر تێدا وا بیتن فعلا. ئەمە ئەو گەلانە سەرەکەون ئەو موئەسسەساتە و تاکانە ئەتوانن بەرگە بگرن و سەرکەون کاتێککە لە خۆیەوە دەست پێ ئەکاتن اینجا ئەچیتن باسی پلان و پیلانی دەوروبەر ئەکەتن. تحملی مەسئولیەتی بڕیارەکانی خۆمان بکەین وەکو تاک و وەکو گروپ موئەسسەسات و دیسان وەکو گەل تحملی مەسئولیەتی ژیانی خۆمان بکەین و لێرە بەدووی وڵامی پرسیارەکان بگەڕین پێکەوە نەچین لە بەردەرگاکانی ئۆروپا وڵام بۆ پرسیارەکان بدۆزینەوە یان بەرەو مخدرات بچین مادە هۆشبەرەکانیان مەوزوعی ئینتیحار چونکە ئەسڵەن ئەوە وەڵام نییە و گەلان وە نەدەمێنن نەزیندوو ئەبین و باسی ئەوەش نەکەین چۆن بتوان بەرەو پێش بچن. ئەو هەموو ئەفکارانە هزرانە وای لێ کرد ڕاستی خەڵاتەکانی ڕوانگە لە دایک ببیتن. هزرەکە لەوەی وەهات چۆن بتوانین ببینە سەکۆیەک پلاتفۆرمێک گەنجانی ئێمە خۆیان بدۆزنەوە هێز و شیان و تواناکانی خۆیان معرفی و تواناکان دوای دۆزینەوە بەرەو پێش ببن و ئێمە بینە پلاتفۆرمێک یارمەتی دەرێک بین بۆ ئەوان بتوانن داهاتووی خۆیان بنەخشێن. و ئەوە پێنجەمین ساڵە و وعدەکە سۆزەکە بەو شێوازە ئینشاڵڵا ئەمە بەردەوامی لەسەر ئەم مەوزوعە. من زۆر سپاسی ئەو گەنجانە ئەکەم کە متمانە بە دەستگای ڕوانگەیان هەیە. زۆر مەمنونی بەڕێستانین بۆ ئەو دەعم و بەردەوامبوون و ئامادەبوونی بەڕێستان و بەشدارن لە چالاکیەکانی ئێمە بەتایبەتی مەوزوعی خەڵاتەکانی ڕوانگە. زۆر سپاس کە بەشدار بوون بەرهەمتان نارد و پیرۆز بیت بۆ ئەو بەڕێزانەی کە براون. زۆر سپاس بۆ دادوەرەکانین کە دیسان لە کاتی خۆیان جوهدی خۆیان معریفەی خۆیان هاتن تا ئەم پردە دروست بکرێت لە نێوان نەوەی نوێ و نەوەی نەڵێن پیر دواتر لێمان تووڕە نەبن. زۆر سپاسی سپۆنسەرەکانی خۆمان دەکەین کە هەن لێرە. زۆر مەمنونی بەڕێستانین دیسان بۆ داعمی بەردەوام سەپۆرتی بەردەوام و بۆ متمانە بە چالاکیەکانی ئێمە و بۆ ئەو ئامانجانەی کە ئەمانەوێت تەحقیق بکەین. ئەم ئەرکانە بەبێ بەڕێستان ڕاستی نەدەکرا. زۆر سپاس زۆر مەمنونی بەڕێستان. زۆر سپاس بۆ خۆبەخشەکانی ئێمە کە من ئەزانم ئەوە چەندە ستافەکە و خۆبەخشەکان خەریکن تا بتوان ئێستا ڕەنگە ئەوە مجرد هەندێک گڵۆپ و لایت و شت بن بەس ئەوە بۆ هەر لەقطەیەک بۆ ئەوانە زۆر جوهد ماندووبوون سەرف کراوە. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر مستحقی چەپڵە ڕاست. زۆر سپاس. ئێمە لێرەینە بۆ ئەوان و لێرەینە بۆ ئەو گەنجانە چونکە ئەوان ناڵێن بەس ئایندەن ئەوان ئێستا و ئایندەن و ئەگەر ئەوڕۆ بەشدار نەبن لە پرۆسێسی بەشدارکردن لە فکرکردن و دیزاینکردنی دوا ڕۆژێکە کە بەیانی دەدەن واقعێکی ئەوان بەشدار نەبووینە تێدا ئەوڕۆپێکەوە بەشدار بین تا بەیانی بتوان قیادە بکەن ئیدارە بکەن. زۆر سپاس بۆ هەموو لایەک بۆ بینەران بۆ ئەوانەی لێرە ئامادە بووینە. زۆر سپاس بۆ هەر یارمەتیەک دەکەن تاوا لێ بێتن ئێمە پێکەوە بتوانین ئێستا و واقعێک و دوا ڕۆژێکی باشتر بەدەست خۆمان بهێنین. مەمنونی بەڕێستانین یان کوردستان یان نەمان بە واتایەکی تر. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولسەلام مەدەنی. زۆر سپاس بۆ وتارەکەت. خۆشەویستان سەی دەموچاوی براوەکانمانەکەم نیوەیان پێیەکەن نیوەیان دەمولوتیان ناوە بەیەکە. ئەزان بۆی دەمولوتیاوە بەیەکان نایەوێ هیچ کەلیمەیەکی تر بڵێم بەس بڕۆمە سەر بەشەکانی ئێوە و بۆی بزان کامتان یەکەم بوون دڵتان ناشکێنم. ئێستش ئەچینە لای بەشی یەکەمی خەڵاتەکانی ڕوانگە کە دەستپێشخەری کارە. دەستپێشخەری کار بە مەبەستی پشتگیریکردنی توانای لاوان لەلایەنی کارکردن و ناساندنی پرۆژەی کار و بازرگانیەکانیان. ئەو سێ گەنجەی کە گەیشتوونەتە قۆناغی کۆتایی لە بەشی دەستپێشخەری کار بریتین لە سەربەز تاریق لە هەولێری خۆشەویست. کاک سەربەز بفەرموو. لانە بەرهەم لە سلێمانی خۆشەویست. لانە خان بفەرموو. علی عەبدوڵڵا لە هەولێری خۆشەویست. کاک علی بفەرموو.
سربەست تارق لانە بەرهەم علی عەبدوڵڵا ئەو سێ گەنجن کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی دەست پێش خەریکان کامیان بۆتە براوەی پلەی یەکەم کامیان سێم کامیان دۆم بەڵام ئەمەوێ ئاماژە بۆ بم کە هەموو ئەو گەنجانی کە ئەمساڵ بەشداریان کردبوون هەمویان براون لای ئێمە بە تایبەتی ئەم سێ گەنجەی کە گەیشتونەتە ئەم قۆناغە یەکەم جار لە پلەی سێمەوە دەست پێ یەکەم ئەو گەنجەی گەیشتۆتە قۆناغی سێم پلەی سێمی بەدەستهێناوە بریتیە لە علی عەبدوڵڵا لە نێوان لانە بەرهەم سربەست تارق لانە بووە سەیرمەکەی کاک سربەست لانە بەرهەم سربەست تارق کامیان بۆتە براوەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ بەشی دەست پێش خەریکار و پلەی یەکەمی بەدەستهێناوە ئەو کەسەی کە پلەی یەکەمی بەدەستهێناوە بریتیە لە لانا بەرهەم زەلانەکان کەواتە ئەو گەنجەی کە بۆتە براوەی دووەم سربەست تارق چەپڵەکانتان بۆ سربەست تارق ئێستاش داوا لە بەڕێز کاک ئیدریس بارزانی دامەزرێنەر و سەرۆکی دەستگای ڕوانگە دەکەین بفەرمێتە سەر ستەیج بۆ پێدانی خەڵاتەکە زۆر سوپاس بۆ کاک ئیدریس بەرزانی لانە خان مەڕۆمێت و قسە لەگەڵا بکەم زۆر سوپاس جلەکەشت زۆر جوانە وابزانم ئیشی دەستی خۆتە بزانە زیرەکەم لانە خان هەستت چۆنە دەستان خۆش بێ زۆر سپاس سەرەتا دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم ئیڤێنتاکەم کە دەرفەتێکی باشیان ڕەخسانۆ بۆ دەرخستی توانای ئەو گەنجانی کە بەهرەیەکیان هەیە یاخود کارێکیان کردووە بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە لەبەرەوەی پیرۆزبایی لە ئەو دوو بەڕێزەی ترەکەم کە پلەی دووەم و سێمیان بەدەستهێنا بەڕای منە هەموو یەکەمە لەبەرەوەی لە نێوان ئەو کۆمەڵە کەسە زۆرەیە کە بەشداریان کردبوو ئیشەکانیان ناردبوو بۆ ئەم خەڵاتانی ڕەوانگە سێ کەس ما بێتەوە بۆ خۆناغی کۆتایی بەڕای من هەموو یەکەمە لانە خان پرسیارێکی کورتە لێ یەکەم کەتان 21 تۆزێک زانیاریم هەیە لەسەری ئەتوانی پێمان بڵێ کەتان 21 لە چیەوە هاتووە ناوەکەی بەڵێ کەتان وشەیەکی کوردیە و جۆرێکە لە جۆرەکانی قوماش لە ئیشەکی خۆمە زۆر نزیکە بۆی ئەوە بەکارهێنا و 21یش لە 21 سێوە وەرمگر کا دەستپێکی بەهارە زۆر جوانە هەر بژیت لانە خان دووبارە پیرۆزە شایستەی بفەرمەوە
خۆشەویستان ئێستاش ئەچینە لای بەشی دووەمی خەڵاتەکانی ڕوانگە کە ئەویش با مایکەکەم دانم کە ئەویش داهێنانی زانستی هەمیشە بیرۆکە و بەرهەمە زانستیەکانی لاوان جێگەی تێڕامان و گرنگی پێدانە لەلایەن دەستگای ڕوانگە و خەڵاتەکانی ڕوانگەوە ئەو لاوانەی کە توانیویانە بگەنە قۆناغی کۆتایی بۆ بەشی داهێنانی زانستی بریتیە لە ئەحمەد جعفەر لە شاری هەولێری خۆشەویست بڕیار کەمال لە شاری سلێمانی خۆشەویست فەرمان یاسین لە شاری هەولێری خۆشەویست بفەرمونە سەر ستەیج سێ گەنجی زۆر بەتوانە سێ گەنجی بەهرەمەند خاوەنی بیرۆکەی جیاواز بەڵام کامیان بۆتە براوەی بەشی داهێنانی زانستی ئایا بڕیار کەمال ئایا فەرمان یاسین ئایا ئەحمەد جعفەر ئەو بەڕێزەی کە پلەی سێمی بەدەستهێناوە بریتیە لە فەرمان یاسین پیرۆزە کاک فەرمان لە نێوان پلەی دووەم و یەکەمە ئەو بەڕێزەی بۆتە خاوەنی خەڵاتەکانی ڕوانگە بۆ بەشی داهێنانی زانستی و پلەی یەکەمی بەدەستهێناوە بریتیە لە بڕیار کەمال واتە ئەو بڕێزەی بۆتە خاوەنی پلەی دووەم ئەحمەد جعفەر چەپڵەکانتان بۆ کاک ئەحمەد ئێستاش داوا لە کاک بەڵێنەکەم نوێنەری کارگرۆ و باجنابیان بفەرمونە سەر ستەیج بۆ پێدانی خەڵاتەکان بە براوەکانمان زۆر سپاس کاک بڕیار پیرۆزە شایەنیت بەسپان نەکەم ئەتوانی پێمان بڵێ لە چیەوە ئەم بیرۆکەیەت بۆ هاو بەس مایکەکە تۆ نزیک بگرە بۆی لێمان تووڕە نەبن زۆر باشە وەڵا بیرۆکەی پرۆژەکە لەوە هات کە بەشێک لەوانی کە خاوەن باخن کشی ئەوتانی باخیانەیە هەنەجار لەوانەیە پێویست بە ئەوتان بێت و دەقە لێوێ نەبن بۆی ئەم پرۆژەی من بە پێی پێویستی خۆی بە پێی پێویستی و زیرەکی خۆی ئاوی باخکرد بۆیە لە کاتی خۆیدا بیرۆکەیەکی زۆر جوانە هەر بژیت و دووبارە پیرۆزە بفەرمۆ
خۆشەویستان ئێستاش دەچینە لای بەشی سێیەم کە بەشی پرۆگرام سازیە. پرۆگرام سازی یەکێکە لە نوێترین بابەتەکانی ناو زانستی تەکنۆلۆژیایی زانیاری کە کاریگەری گەورەی لەسەر بەرەو پێشچوونی جیهان هەیە و لاوان لەم زانستەدا ڕۆڵی باڵایەن لە پێشکەشکردنی بیرۆکەی نوێدا هەیە. هەر بۆیە دەستگای ڕوانگە دەرفەت بۆ لاوانی پرۆگرام ساز دەرەخسێنێت تاکو لە ڕێگەی بیرۆکە و پەرەپێدانە پرۆگرام سازیەکانیانەوە بەشداری پێشبڕکێ خەڵاتەکانی ڕوانگە بکەن. ئەو سێ گەنجەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی بۆ بەشی پرۆگرام سازی ڕەوەند ئاکۆ لە شاری هەولێری خۆشەویست، هێوا تاهیر لە سلێمانی خۆشەویست، باوەڕ کەمال لە شاری سلێمانی، سێگەنجی زیرەک و بەتوانە گەیشتونەتە قۆناغی کۆتایی. پلەی یەکەم، پلەی دووەم، پلەی سێم. ئەو لاوەی کە توانیوێتی ئەم جاریان لە پلەی دووەمەوە دەست پێ یەکەم. ئەو لاوەی کە توانیوێتی پلەی دووەم بەدەست بێنێت لە بەشی پرۆگرام سازی ئەو چرپەی دڵی ئێوە ئێمە دامان نەناوە. لە پلەی دووەم هێوا تاهیر، کەواتە ئێستا پلەی یەکەم و سێم ماوە. ئایا ڕەوەند ئاکۆ یاخۆت باوەڕ کەمال ئەو لاوەی کە توانیوێتی پلەی یەکەم بەدەست بهێنێت لە بەشی پرۆگرام سازی بریتیە لە باوەڕ کەمال. واتە پلەی سێم ڕەوەند ئاکۆ، چەپڵەکانتان بۆ ڕەوەند ئاکۆ. داوا لە بەڕێز فاتح ئیسماعیل ئەحمەد نوێنەری کۆمپانیای فاستلینگ دەکەین بفەرمێتە سەر ستەیج. پیرۆزتان بێت، پیرۆزە. زۆر سپاس. باوەڕ کەمال پلەی یەکەم شایەنیت پیرۆزە. ئەو پرسیارەش زۆرەکەم بەس قەینا هەستە چۆنە؟ خۆشحاڵم زۆر بەتایبەتیش سپاسی و بەڕێزە جوریانەکەم کە پرۆژەکەی منیان لە ئاسێکی زانستی وایە بینیەوە کەم خەڵاتی بێت شایان بینی. پێت وابی ئەی بێتەوە، پێت وابوو لە نێوان ئەو هەموو گەنجەی کە بەشداریان کردووە دەچیتە قۆناغی سێم و پلەی یەکەمیش بەدەستەهێنیت؟ پرۆژەکانی تر چووکە نازانی چییە دڵیان نابی بەسەر بەس خۆت سیقەت بە خۆت بوو؟
سیقە زۆر گرنگە هەر بژید دووبارە پیرۆزە و بفەرمۆ خۆشەویستان ئێستا تۆزێک واز لە بەشەکانە هێنین ئەچینە لای بەشێکی زۆر سەرنجڕاکێشی شەوەکەمان کە ئەویش ماجیک شۆوە مات ئێدواردز جادوگەرێکی وەکو خۆمانەڵێین سەحربازێکی بەناوبانگی جیهانیە لە نمایشەکانیدا سەحر و کۆمیدیا بەکاردێنێت بۆ ئەوەی هەستێکی سەرسوورمان و پێکەنین بدا بە هەوادارەکانی مات ماوەی 20 ساڵە ئەمە پیشەیەتی و ئەم کارە دەکات ژمارێکی زۆر دەرکەوتنی هەبووە لە جیهاندا بە تایبەتی لە بەریتانیا لە ساڵی 2007دا گەیشتە قۆناغی کۆتایی بەرنامەی بریتیش گۆت تالنت ئەم ئێوارەیە میوانی ئێوەیە و بۆ خۆتانی بەجێڵم بینەرمان بن Ladies and gentlemen, hello! Salamu alaikum. Chonan Bashan. Ladies and gentlemen, it's so great to be here. My name is Matt. Everybody say hello. Everybody say meow. You're all very crazy. Sorry, I have something in my mouth. This is disgusting. Ladies and gentlemen, it is amazing to be here in Kurdistan. Thank you so much for having. Look, I'm on the TV. Oh, I'm so excited. Sorry, I'm a little bit nervous because today I haven't eaten. You mind if I have some food? I'll be very quick, sorry. This is my favorite kind of food here in Kurdistan. Sorry, watch this. Sorry, bear with me one moment. Perfect. I think this one is my favorite flavor. Orange. Welcome to the Ragandara Foundation 2018. It's nice. Anyone? No? Okay. Ahem. Ladies and gentlemen! Oh, danger! Sorry. If you can wait here for about 12 hours, I will make the best balloon animal you have ever seen in your life. Would you like to see a magic trick? Well, in that case, I need to find an assistant. Music maestro. Okay, let me come down here. Hello! Right, let me have a look around here. Hey, how are you? High five. Hey, hey, hey. Hello. Let me have a look up here. Hello, hey, how are you? Hey, high five. Hey, Johnny Mashi, Johnny Mashi. You are perfect. Hello, what's your name? Veena, come with me, Veena! Come on, Veena. Whoop, whoop, whoop. Hey, Veena. Veena, thank you so much. Come with me, Veena. Come with me, Veena. You must sit here. Veena, ladies and gentlemen. Veena! Woohoo! Okay, careful, careful, careful. Veena. So lovely to meet you, Veena. You're a very beautiful lady. All of the men down here? Oh. Veena, thank you so much. You helped me with a trick, Veena. I have this for you. It's a bottle. Ooh, ooh. Veena, look, there is no hole in the bottom. Smack like this. There is nothing in there. Say, ooh. Veena, perfect. This goes here. You place your hands on the side and stay very, very still. Ladies and gentlemen. Ooh, ooh. Thank you, Veena.
Perfect. Veena, I have a magic sneeze. I will explain. Look, I have a handkerchief here. Veena, to make me sneeze, you must blow in my face. That is, ready? Go. No, blow. Just blow. Go. Perfect. Oh. Sorry. I think this is enough. Thank you. Thanks, Mohammed. Thanks, Mohammed. Shake, 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 Sinora, shake your body line. Shake, 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 Sinora, shake it all the time. Work, 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 Sinora, work your body line. Work, 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 Sinora, work it all the time. My girl's name is Sonora. I tell you, friends, I adore her. And when she dances, oh brother, she's a hurricane in all kinds of weather. Jump in the line, rock your body on time. Okay, I believe you, jump in the line, rock your body on time. Okay, I believe you, jump in the line, rock your body on time. Okay, I believe you, jump in the line, rock your body on time. Whoop. Shake, 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 Sinora, shake your body line. Whoop. Shake, 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 Sinora, shake it all the time. Work, 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 Sinora, work your body line. Work, 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 Sinora, work it all the time. You can talk about cha-cha, tango waltz or the rumba. Sinora's dance has no title. You jump in the saddle, hold on to the bridle. Jump in the line, rock your body on time. Okay, I believe you, jump in the line, rock your body. Rock your body, child. Jump in the line, rock your body in time. Somebody help me. Jump in the line, rock your body in time. Whoop. Shake, 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 Sinora, shake your body line. Shake, 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 Sinora, shake it all the time. Work, 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 Sinora, work your body line. Yeah. Work, 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 Sinora, work it all the time. Sinora, she's a sensation, the reason for aviation. And fellas, you got to watch Ladies and it. gentlemen, When she wind up, please, she a bottom, big she round go of like a applause rocket. for Up in the line, rock your body in time. Okay, I believe you. Veena, jump thank in you the so line, much. High rock five, your body in amazing. time. High star skirts and Whoop, little whoop. jump in the line, rock your body on time. Up the chimney. How is this Jump in the possible? line, rock your Salam! body on time. How is this possible? This is salam wa alaikum. Yes, sir. Shake, 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 Sinora. Shake your body line. Work, 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 Sinora. Work it all the time. Dance, 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 Sinora. Dance it all the time. Work, 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 Sinora. Sorry, I apologize. Work it all the time. Sinora dances calypso. Left to right is the tempo. And when she gets the sensation, she go up in the air, come down in slow motion. Jump in the line, rock your body in time. Okay, I believe you, jump in the line, rock your body in time. Somebody help me! Jump in the line, rock your body in time. Okay, I believe you, jump in the line, rock your body in time. Shake, 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 Sinora, shake your body line. Shake, 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 Sinora, shake it all the time. Work, 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 Sinora. Thank you. Ladies and gentlemen, it is amazing to be here in Kurdistan. Thank you so much for inviting me. This is an amazing time in Kurdistan. First of all, I would like to say thank you so much to all of the organizers here for the Rawaganda organization, for the awards. Everything that you do is so important for the country, and it makes me so happy and so proud to be able to come here to your country to be a part of it. Thank you so much, ladies and gentlemen. It's a huge honor. Mwah. Mwah.
I love it here. All I need is a passport. If anyone has a passport, I can stay. No? You see, my favorite thing about Kurdistan is here, you drink a lot of tea. Everybody drinks tea. And here, you always have lots and lots and lots and lots of sugar. Yeah, you know it's true. Hello? I don't know these men. What are you doing? No, I'm joking. Hi, how are you? Johnny Bashi. Hey, Johnny Bashi. Is this for my bed? Thank you, good night. No, I'm joking. To finish, ladies and gentlemen, today, I would like to finish with a trick, especially for you. It is my favorite trick in the world. I would like to make myself a cup of tea, but the same way that you do, with lots and lots and lots of sugar. Ladies and gentlemen, thank you so much for having me. Hit it, Mohammed. Good night. Thank you so much. Enjoy the rest of your evening. Everybody, cheers! Thank you very much. Good night. Khuda Hafiz. ايش رمايتي؟ Thank you so much, Matt. زۆر سپاسی ماتەکەین بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو. خۆشەویستان لە دوای ئەوەی ئەم دیمەنە سەرنجڕاکێشەمان و ئەم سیحرانەمان بینی، ئێستا کاتی ئەوەیە بڕۆینەوە لای براوەکانمان. دەچینە سەر دوو بەشی دی خەڵاتەکانی ڕوانگە. بەشی کورتە چیرۆک بە مەبەستی دروستکردنی پەیوەندێکی بەهێز لە نێوان زمان و ئەدەب و بیرکردنەوەی لاواندا، خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2010 خەڵاتی باشترین کورتە چیرۆک بۆ لاوانی بەهرەمەند لە بواری نووسین و ئەدەبیاتدا پێشکەش دەکات. ئەو سێ گەنجەی کە گەیشتنەتە قۆناغی کۆتایی بۆ بەشی کورتە چیرۆک بریتین لە سەفین موراد لە خەلیفان، پێشین خەلیل ڕانیا سلێمانی،
هاودین حوسێن چەمچەماڵ کەرکووک. سێگەنجی زۆر بەتوانە کێبڕکێ دەکەن بۆ ئەوەی کە ببنە براوەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ بەشی کورتە چیرۆک، بەڵام پێشووتر وتومانە هەرسێکیان براون بە دڵنیاییەوە. ئەو گەنجەی کە پلەی سێمی بەدەست هێناوە لە بەشی کورتە چیرۆک بریتیە لە سەفین موراد. واتە هاودین حسێن پێشین خەلیل. ئەو گەنجەی کە پلەی یەکەمی بەدەست هێناوە لە بەشی کورتە چیرۆک بریتیە لە هاودین حسێن. پلەی دووەممان بیر نەچێت پێشین خەلیل. پیرۆزە لە هەرسێکتان. کاک عەبدوسەلام مەدەنی با بفەرمێت. پیرۆزە پیرۆزە. ئێستاش دەچینە لای بەشێکی تری خەڵاتەکانی ڕوانگە کە ئەویش بەشی هۆنراوە بۆ ئەوەی لاوان لە چوارچێوەی باڵاترین شێوازی دەربڕیندا گزارش لە خەیاڵ و ڕوانین و هەستەکانیان بکەن. دەستگای ڕوانگە خەڵاتی باشترین هۆنراوە بۆ لاوانی بەهرەمەند لە بواری نووسینی هۆنراوەدا پێشکەش دەکات. ئەو سێ گەنجەی کە گەیشتوونەتە قۆناغی کۆتایی بریتین لە گەشاو نەجمەدین شەمشەماڵ کەرکووک، ئەلەت بانجین هیوادارم ڕاست خوێن بێتمەوە لە شاری دهۆکی خۆشەویست، ڕێنا سەلاحەدین لە شاری سلێمانی خۆشەویست، ئەو سێ گەنجەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی گەشاو ڕێناس ئەلەند. ئەو گەنجەی هاکام لە هەناسەتە ئەو گەنجەی کە پلەی سێمی بەدەست هێناوە ڕێناس سەلاحەدین، پیرۆزە ڕێناس، لە نێوان گەشاو ئەلەند کامیان پلەی یەکەمیان بەدەست هێناوە؟ ئەو گەنجەی پلەی یەکەمی بەدەست هێناوە لە بەشی هۆنراوە گەشاو نەجمەدین،
واتە ئەو گەنجەی کە بۆتە خاوەنی پلەی دووەم ئەلەند بەڵگین شەپڵەکانتان بۆ ئەلەند. ئێستاش با بەڕێز فەلاح مستەفار بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بفەرمێتە سەر ستەیج. زۆر سپاس بۆ کاک فەلاح پیرۆزە لە پلەی سێم و دووەم. گەشاوگیان پیرۆزە شایەنیت. ناتوانی قسەکەی قەینا وشەیە سڵاوێکمان پێ بگەێنە. سڵاو بۆ هەمووتان. هەستت چۆنە؟ پرسیارێکی زۆر ئاسانە. خۆشە ناتوان باقی بەمێ ناتوانم. حەقی خۆتە. دووبارە چەپڵەکانتان پیرۆزە شایەنیت. هەر بژیت. خۆشەویستان، تاکو ئێستا 5 بەشی خەڵاتی ڕوانگە خوێنداوەتەوە. 5 براوەمان هەبووە. بەڵام دڵنیام لە لای زۆرێکتان پرسیار دروست بووە. ئایا لەسەر چ بنەمایەک ئەم براوانە هەڵەبژێرێن؟ بۆی ڤیدیۆیەکمان بۆ ئامادەکردوون با پێکەوە بینەری بین. بارا پتری مجارد همی فیلمت مدیتین مجارد گلک بجین خموکی بون تگرتی بون اوجید زبریتاویه که کو براستی اف گنجا در برینش ام بجینش حالت خواهی نکت کن او حالت سایکولوژی تیداد جین لجیل دو روانگا سیری فیلم کامان که یکیک توانای فیلمساز وکو در هنه وردکاری لهل بجاردنی اکتر لکار لەگەڵ ئاکتەرەکان لە هەڵبژاردننی فرێمی وێنەکان و لە مۆنتاج ئەوە هەموو کە دەرهێنەر دروست دەکاتن. ئەوە یەک. دوو لە ژێر ڕەوانگەی کە ئەمانە لە دەستپێکی کارەکانیانن لەو ڕەوانگەی سەیر دەکەین کە ئایا ئەمانە شتێکیان هەیە بە هۆنەری سینەمە بدەن. بڕیارماندا بوو ئەوەی کە کۆپیە نابێت هەڵبسەنگیدرێت چونکە جگە لەوەی کە تۆڕی ساکنەی بەکارێن ئەبێ بیرۆکەی خۆتشی تیاابێت. بەڵام هەشت بووە لە هەموو ڕۆیەکەوە سەرکەوتوو بووە لە ڕۆی هوەریەوە لە ڕۆی زانستیەوە لە زۆر ڕۆیەوە سەرکەوتوو بووە. In addition to the criteria provided by your organization and the same criteria that was shared with the participants, I just evaluated bit more on the impact of those projects or the products on environment, their economic value and the sustainability of that product. لێژنەی هەڵسەنگاندنی شەعر لە بەڕێز کاکمە تایب و من پێکدێ خۆشبەختانە لەسەر تێکستەکان کۆددانراوە ناوی نووسەرەکانە بۆ ئەوی هیچ کاریگەرێک لەسەر عاتیفە و لەسەر ڕوانی ئێمە و دیکە ئێمە نەبێتن بۆ هەڵسەنگاندنی شعرەکان. طبعا زمان بە دەرەجەیەک پێوەرەک بوو بۆ هەڵسەنگاندنی شعرەکان و پتەویست تراکتۆری قەسیدەکان یەک بوو لە پێوەرەشی تر فەرهەنگی شعرەکان وشەسازی و پەیوەستبوونی وشە بە وشە و هەروەها تێمەی شعرەکان دیسان پێوەرەشی تر بۆ تەقیبکردنی شعرەکان. فەزای شعرەکان بە شێوەیەکی گشتی کە دەیخوێنی و تەماشای دەکەی دەبینی ناو فەزای شعرەکاندا باکگراوندێکی معریفی هەیە ناو شعرەکاندا دەدرەوشێتەوە. لێرەن دەرەوە تۆ دەتوانی بە ئاسانی ئەو شعرە لە شعرێکی تر جیا بکەیتەوە کە لەو ئاسەدانە یاخود ئاسەکەی لێک جیای لەگەڵ ئەو شعرە. پەیوەرەکانمانی تر دەربارەی تازەگەری بوو لە ئیشەکەیە چەند تازەگەریە یان نوێکاری خستوەتە سەر ئیشێکیان نا. دوایەوە هەمزانین کاریگەری ئەو ئیشانیان لەسەر ژینگەی ئێمە یان کاریگەری لەسەر بازاری کارچوانە بێت
و هەروەها بزانین ئەو ئیشانەی کە کردویانە ئیشێکی متەکاملە، ینی ئیشەکە بزانین هەموو ئیشەکات یانی لە سەرەتاوە هەتا ئاخیر بزانین تێستمان کرد لە ئاخیرا بزانین ئەو بەرهەمەی کە کردویانە ئیشەکایاننا. براسي أو قالك مشروع هبون وقالك جورة واجي يعني مثلا عندك شواب متعلق بروبوتات، عندك شواب سمارت فارمينج، وقالك تشتد دي جي ما عنده معايير يعني اما تشيكرن بو يعني جو عمدي مثلا يعني مثلا تشكي هل بيجرن كمشروعك باشا يا نا مثلا عندك شواب كمشروعك نيبت فبالتاكيد يعني مثلا يعني سكورك بلنتر دي يعني عمدي هل بيجرن بوي يعني مثلا مشكله متعلقه بكهرباء وتشتاء وزراعه. طبعا هذه المشروعات دي يعني دي مثلا بتشيك بعمليه دي تشيكن حتى مشكله هرمي حل كان جبان دي مهمه يعني تفيدك مثلا يعني قالوا باخذت ورينت ودعم مشروعي وافجيكات. بۆ ئەوەی بتوانین دەستنیشانی باشترین پرۆژە بکەین بریارماندا دوای دانوستاندنێک کە کۆمەڵە پێوەەر دایبنێن بۆی بتوانین بەسەر ئەساسی ئەو پێوەرانە هەڵسەنگاندنێکی بابەتانە بکەین بۆ ئەو پرۆژانە. سەرەن ئایا ئەم پرۆژە چەند گونجاوە لەگەڵ بازاری کوردستان، چەند داهێنانی تایە، ئایا بە سەرمایەکی بچووک دەستی پێ کردووە کە باشترە لای ئێمە بە تەبیعی، ئایا چەند کاریگەر بووە ئەم پرۆژەیە لەم 2 ساڵی ڕابردووە لە ناو بازاری کوردستان، چەند توانیوێتی هەلی کار پێ بکە بۆ خەڵکانێک کە کارکردن لە ناو پرۆژەکە و حتا ئەگەر دەرەوەی پرۆژە بێ. We looked at the sustainability of the project. We looked at the profit of the project. We also looked at if it's giving back or has value to the region, to the Kurdistan region, and if it basically creates jobs, and if it has, future, basically if it can bring future to the region and to create opportunities for the region and for the people. ئەو چیرۆکانی کاتە بەردەسم خەمی کۆدی لەسەر بوو، کۆدەکانیش دیار نەبوو کە لە شوێنێک و لە شارێکەوە هاتووە، هەروەها بێتەوە لەو ڕۆژەی کە چیرۆکان گەشتێتە دەستی من تا ڕۆژەی پرۆسی هەڵسەنگاند و دیاریکردنی پلەکانی یەکەم و دووەم و سێم تا پێنجەم کارمان لەسەر کرد. ڕێکەوتی لەسەر کۆمەڵی پێوەەر 5 پێوەرمان هەڵبژات، هەر پێوەرێک 20 نمرەمان بۆ دانا و لە دەرئەنجامی خوێندنەوەی چەند جاری چیرۆکەکان توانیمان دەستنیشانی ئەو کەسانە بکەین. 5 بنەمای ڕئیسیمان لەبەرچاوگرت بۆ دانان و دیاریکردنی لێکزیاکردنەوەی چیرۆکان، بنەمایەکانیش ناوەڕۆک و خەیاڵ و فەنتازیا، تەکنیک، لایەنی زمانەوانی و ناونیشانی چیرۆکە. ئەمانە هەریەکەی کە 20 دەرەجەی لەسەرماندانە لۆی کە بزانین چیرۆکان لە چه ئاستێکدان. وامان کرد کە بە 3 مەرحەلە دابڕوە ئەو چیرۆکانە. بدایەت چەند چیرۆکێک جیا بکەینەوە، هەندێکیان نابدەین، لە ئەخیری شۆرتلیستێک بکەین و لە مەرحەلەی ئەخیر کە 4 مەرحەلە بوو، یەکەم و دووەم و سێمەکان دەستنیشان بکەین. لەگەڵ جەماعەتی لیژنەش فکرەکە ئەو بوو کە فکرەکان یەکەم جار هەڵسەنگێنین تا چەند ئەو فکرانە بەسوودن لەو مانتیقەیەدا و چەند مشکلەیەکی حەل کردیە ئەو فکرەیە و تا چەند دەتوانێت ئەو بڵێن ئەو کەسانێک کە سوودمەندن لە حەلبوونی ئەو مشکلەیەکە و ئەو پرۆژەیە پێی حەل کردیە تا چەند یعنی کرایتریایەکان بۆ شێوەی دابەشکرا بوون. پرۆسەی هەڵبژاردننی ئەپلیکیشنەکان سیستماتیک بوو لەسەر ئەساسی 3 فاکتەر بوو. یەکەم شت بەکارهێنانی ئەپلیکیشنەکە، دووەم شت سوودی ئەپلیکیشنەکەی، سێیەم فاکتەر ئیبدای ئەپلیکیشنەکەی، چۆن نوێ بووە ئەپلیکیشنە بە جۆرەی ئەپلیکیشنەکانی کوردستان و عێراق. زیاتر ئەو کارانی کە تەقدیم کرابوون کاری ئەکادیمی، واقعی، تعبیری، ئەمانەن کاری ئەبستراکتی کەمترتیا بوو، زیاتر هەمووی لە تابلۆیە، ئیشەکان لە ناو تابلۆیە بوون. ئێمە لە ناو ئەوانەیە هاتین چەند خاڵێکماندانا کە چۆن بتوانین تقریبەن باشترین لەمانە هەڵبژێرین. ماوەدەکان زیاتر هەموو بوون، تقریبان ڕەنگی زەیتی بوو، هێلکاری بوو
رنگت آوه مدیتن میکس میدیا مدید اوه همی راستی ها گرنگتینه مثلا چه متریال چه بتاب کاران لی او تشتی پیشکش کتن چند یه آست بلنده چند او کسی وی کاری هنریت کتن کیری هاتیت وی بابتی دا هاتیت وی جیهان هنریه دا یەکەم تشتمە بیانی تەرکیز سەرکردبوو هەلبژاردنە هەر وێنەیەک جوان و باش ئەو مەسئلەیە ئەنۆ مەسج تێدا هەبێ ینی فکرە تێدا هەبێ ژبەر هەر ڕسمەکی جوان ینی هەر کەسێکی کارە ڕسمەکی جوان بگرێ بەس نە هەر کەسێکی کاری فکرێکی ئەم کارم بێژن پێشکەش بکێ فأو geleki muhim bî meseleyên û Photoshop tınebe yani tamam edit têda tınebe ji binê کۆمەڵێت توخم هەیە کە ئەساسن لە بواری مۆزیکا بۆ منە ڕیتم مۆرگ ئێمە بەڕاستی بەلامانەوە گرنگە ڕیتم پێش توخمی میلۆدیشە ئەمە شتێکە هەموو ئەو کەسانەی کە لە بواری مۆزیکا کارەکەن ئەمە ئەزانن دوای ئەوە مەسەلەی مۆرگ و ڕۆحیەت ئەوەی کە گرنگ بێت ئێمە لێرە بەڕاستی ئەبێ هەموو کارەکانمان لە خزمەتی کولتوری نەتەوایەتیمان نابێت ئەو بنەمایانێک کە بەکارمانە هێنا ڕێتیم بوو میلۆدیەکان بوو تەکنیکات بوو ڕۆحی ئەو کەسە بوو کەواتە مۆرکەچی بەکاردێنا ئەو کەسانێک کە بەشدار بوون هەمویان تایبەتمەندی خۆیانە بوو ئەو کەسانێک هەرمان بژار هەمویان بەهرەمەندەچی دەتوان بڵێن سۆفینە تەواو لەگەر ئامێرەکەیان تێکەڵاو بوونە تەواو زمان حاڵی دەستیان بوون ئەنی هەستمان دەکرد لە ناخیان دەرچووە ئەو ئەسپی دەکرد ئەسپەکی ڕۆبۆتی نەبوو تەنها نۆتە بخوێنتەوە یاخود شتێک ئەزفکە خۆشەویستان ئێستاش ستافی بەڕێوەبردننی دەستگای ڕوانگەبان دەکەمە سەر ستێج بۆ ئەوەی خەڵات ببەخشن بە لیژنەی زۆر بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری جێبەجێکاری دەستگای ڕوانگە داستان قادر بەڕێوەبەری پرۆگرامەکان ڕیچارد سپاستیان بەڕێوەبەری دارایی و کارگەڕی ئامانج کاکەڕەش بەرپرسی ئۆفیسی دهۆک ئاری ڕەسوول بەڕێوەبەری پەیوەندیەکان و ڕاگەیاندن گۆران ڕەسوول ڕێکخەری پرۆژەکانی خەڵاتی ڕوانگە ئێستاش دەچینە لای لیژنەی زۆر بەڕێز هێژا سندی پرۆفیسۆری یاری دەدەر با بەڕێزیان بفەرمێت نڤین وەلی بەڕێوەبەری پرۆگرام لە سید فاوندیشن وریام محەممەد پرۆفیسۆری یاری دەدەر قسەی ئیدریس ماستەر لە ئەندازیاری سۆفتوێر فەرهەنگ برادۆستی دامەزرێنەری لوسید سۆرس دارا شێروانی دکتۆرا لە کارلێکی مرۆڤ کۆمپیوتەر ئاوات محەممەد چیرۆکنووس و ڕەخنەگەر سەنگەر زراری نووسەر و ڕەخنەگەر زانا خەلیل شاعیر و نووسەر مؤەیەد تەیب شاعیر و نووسەر جارێکی تر شەپڵەکانتان بۆ لیژنەی زۆر بەڕێز و دەستەی بەڕێوەبردننی دەستگای ڕوانگە نەرمین مستەفا هونەرمەند خەیری ئادەم هونەرمەند ئیفتیخار فەرید ماستەر لە زانستی ژینگەیی شیراز عەزیز هونەرمەند عادل محەممەد هونەرمەند و میوزیکژەن جەنگی جەلال دکتۆرا لە میوزیک جانۆ ڕۆژبەیانی دەرهێنەر و فیلمساز
حوسێن حەسەن سینەماکار و دەرهێنەر زنرا ئەحمەد فۆتۆگرافەر و ڕاهێنەر خۆشەویستان دەمەوێت ئاماژە بۆ بەم هەموو لیژنەی بەڕێز بە خۆبەخشی ئەم کاریان کردووە و هەر یەکێکیان هەر تاکێکیان پسپۆڕ و شارەزان لە بوارەکانی خۆیانە زۆر سوپاسی دەستەی بەڕێوەبردنی ڕوانگە هەروەها زۆر سوپاسی لیژنەی خۆشەویست دەکەین خۆشەویستان ئێستش دەچینە سێ بەشی دی خەڵاتەکانی ڕوانگە وێنە کێشان بۆ ئەوەی ڕەنگەکان لە ڕێگەی جیهانبینینی لاوانەوە تێکەڵ بکرێن و نیگاری نوێی لێبێتە بەرهەم خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2010 دەرفەت بۆ لاوانی نیگارکێش دەڕەخسێنێت و تاوەکو بەرهەمەکانیان بناسێن و پەرە بە توانایی وێنەکێشانەکانیان بدەن ئێستش ئەو سێگەنجەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی دیار محەممەد لە شاری دهۆک نامۆ محەممەد لە شاری سلێمانی ڕوەیدا حوسێن لە شاری دهۆک سێگەنجی دەستڕەنگین گەیشتونەتە قۆناغەکانی کۆتایی بەشی وێنەکێشان ئەو گەنجەی کە بۆتە خاوەنی پلەی سێیەم لە بەشی وێنەکێشان بریتیە لە ڕوەیدا حوسێن لە نێوان نامۆ محەممەد دیار محەممەد پلەی یەکەم پلەی دووەم ئەو گەنجە دەستڕەنگینەی کە پلەی یەکەمی بەدەستهێناوە نامۆ محەممەد و ئەو گەنجەی کە بۆتە خاوەنی پلەی دووەم دیار محەممەد چۆپڵەیەک بۆ دیار ئێستاش دوو بەڕێز بانگ دەکەینە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی خەڵاتەکانی ڕوانگە نەوزاد هادی پارێزگاری هەولێر با بەڕێزیان بفەرمونون نەورۆز مەولود وەزیری شارەوانی با بەڕێزیان بفەرمونون زۆر سپاس بۆ کاک نەوزاد هادی
زۆر سپاس نەورۆزخان نامۆ محەممەد پیرۆزە کە برتەوە جمهوری زۆر بوو ڕەفیقەکانە زۆر لێرن بۆ هەستە چۆنە جوابیانە پێنەوە سپاسگوزاری بۆ ڕوانگە دەربڕم کە هەموو ساڵێ بەم شێوازە گەنجەکانی کوردستان بەسەرەکاتەوانێ هۆکاری ئەو جمهورە زۆرە گەڕێتەوە بۆ شتێش کە لە بڕێ من 3 ساڵە بە لە سەرێکتی بەشداریەکەم ئەی ئافرم چەپڵەیەک دووبارە ساڵەکانی تر پلەی چەنە بەدەستێنا هەر نەگەشتمە فاینەڵ هیچ وەر نەگیرم ساڵی دووەم کە پارەکات سێم بووم ئیتر ئیم ساڵیش دیسانانە بەشداریم کردەوانێ و یەکەم بوو پیرۆزاک ئەمە نمونەیەکی زۆر جوانە بە ئەو گەنجانەی کە هەوڵێن ساڵانە و لەوانەیە نەگەنە قۆناغەکانی کۆتایی یاخود یەکەم نەبن ئەوە هەمیشە ساڵی داهاتوو هەیە دووبارە پیرۆزە شتێکت هەیە سپاسگۆرم بۆ بەڕێزی لیژنا کە ئیشەکەی منیان بە باش زانی و هەڵیان بژاردووە دوایەوەش پەیامێکی بچووکم هەیە بۆ هاوڕەکانم ئەوانەی کە دووەم و ئەوانەی کە سێم بوون یادارم بە شێوازێکی باش بیر بکەنەوە چکە لەبەرەوەی ئێوە دووەم و سێمی سەر ئاسی هەرێمی کوردستان بوون و ئەوە شتێکی کەم بەدڵنیاییەوە پیرۆزە لە هەرمووتان و سپاسگوزاری هەرمووتان هەمووتان شایستەن هەر بژیت پیرۆزە خۆشەویستان ئێستش دەچینە لای بەشێکی دی ئەویش هونەری ریسایکلین بە ئامانجی بەیەکبەستنەوەی توانای هونەری لاوان و پاراستنی ژینگەی کوردستان خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2010 هەلی پێشکەشکردنی ئەو بەرهەمە هونەریانەی لاوان دەڕەخسێنێت کە لێ ڕێگەی کەلوپەلی فرێدرا و لە پێناو پاراستنی ژینگەدا بەرهەم هێنراون ئەو سێ گەنجەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی بۆ بەشی هونەری ریسایکلین ئیسرا مسلح لە شاری هەولێری خۆشەویست یاسین عەبدوڕەحمان ڕانیە سلێمانی درود محەممەد لە شاری سلێمانی خۆشەویست کە لە بەشی ریسایکلین پلەی سێهەمی بەدەستهێناوە پلەی سێم بریتیە لە ئیسرا مسلح درود محەممەد یاسین عەبدوڕەحمان کام لەم دوو گەنجە پلەی یەکەمیان بەدەستهێناوە لە بەشی ریسایکلین و دەبنە خاوەنی خەڵاتەکانی ڕوانگە ئەو گەنجەی پلەی یەکەمی بەدەستهێناوە بریتیە لە درود محەممەد واتە ئەو گەنجە بە توانایی کە خاوەنی پلەی دووەمە یاسین عەبدوڕەحمان ئێستاش بەڕێز فەریدون زادە نوێنەری ڕێکخراوی GIZ ئەڵمانی با فەرمێتە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی خەڵات بە براوەکانمان
پیرۆزە زۆر سپاس بۆ کاک فەریدون. درود. یەکەم جار بیرۆکەی ئەم پرۆژێت لەکوێوە بۆ هات؟ چ ساڵێک دەستت پێکرد؟ من پار بەشداریم کرد و سێم بووم و بۆ ئەم ساڵیش هاتمەوە دووبارە بەشداریم کردەوە سپاس بەخوایەکەم بووم. بیرۆکەی ئەم جارەمان لە چیەوە بوو؟ یعنی هەوڵمانە هەم ژینگە و هەم ڕیسایکڵین و هەم زانست و هەم سەلامەتی مرۆڤەکانیش هەمووی بەیەکەوە بەستینەوە لە یەک پرۆژە بەرجەستێکەم و سپاس بەخوا کە دادوەران بینیان و فیکرەی من و بەدڵیان بوو. سپاس بۆ و سپاس بۆ ڕوانگە و بۆ سپاس بۆ تۆش. شەپڵەیەکیش بۆ ئەو گەنجانەی کە قەت کۆڵ نادەن هەر بژیت. بفەرموو پیرۆزە. خۆشەویستان، ئێستا ژچینە لای بەشێکی دی، بەشی تاکژەنی میوزیک. لاوان هێزی گۆڕانکاری و نوێگەرین لە هونەری میوزیک ژەنیدا. بۆ ئەوەی میوزیک ژەنەلاوەکان توانای هونەری خۆیان لە میوزیکدا نیشان بدەن، خەڵاتەکانی ڕوانگە لە بەشی تاکژەنی میوزیک هەلی پێشکەشکردنی بەرهەمی میوزیکی دەخاتە بەردەم لاوان. ئەو سێگەنجەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی بۆ بەشی تاکژەنی میوزیک ڕەوا بەدران لە شاری هەولێری خۆشەویست، ئەحمەد هیمداد لە شاری هەولێری خۆشەویست، ڕێهات حەمەعەزیز لە شاری هەڵەبجە، سێگەنجی زۆر بەتوانە چکە گوێم لە بەرهەمەکانیان بووە. هەرسێکیان وەکو هەموو براوەکانی تر، هەموو قۆناغەکانی تر شایانی ئەوەن کە پلەی یەکەم بەدەست بێن و ببنە براوەی خەڵاتەکانی ڕوانگە. بەڵام تەنها کەسێک پلەی یەکەم بەدەست دێنێت. یەکەم جاریش لە پلەی سێمەوە دەست پێ یەکەم. ئەو گەنجەی کە پلەی سێمی بەدەست هێناوە لە بەشی تاکژەنی میوزیک ڕەوا بەدران. ئەوونە بە جوانی سیر مەکەن دڵم ناناوەکان بخێنمەوە. ئاوا هەیە. ئەو دوو گەنجەی کە پلەی یەکەم و دۆمیان بەدەستهێناوە. پلەی یەکەم بۆ بەشی تاکژەنی میوزیک ڕێهات حەمەعەزیز. لە پلەی دووەم ئەم گەنجە زۆر بەتوانایە کە دەف ئەژەنێت ئەحمەد هیمداد. شەپڵەکانتان بۆ ئەحمەد. ئێستاش دوو بەڕێز بانگ دەکەمە سەر ستەیج. دکتۆر نووری سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان با بەڕێزیان بفەرمێت. بەڕێز موسا ئەمیر سەرۆکی دەستگای خێرخوازی بەرزانی با بەڕێزیان بفەرمێت.
زۆر سپاس بۆ دکتۆر نووری و بە ڕێز موسا ئەمیر. ڕێهات کە باسی دەموچاوەکەم کرد باسی دەموچاوی تۆمە کرد ئاوا سیرتە کردم هەستە کرد ئەی بیتەوە ڕاستیەکەی زۆرم حەزە کرد کە کاکەڕەوە یەکەم بێت بەڵام سپاس بۆ ڕوانگە سپاس بۆ ئێوە خۆشحاڵم کە ئامادە بووم ئێمەش خۆشحاڵین تۆ شایەنی ئەوەیت هەر بژیت و دووبارە پیرۆزە بفەرمۆ. خۆشەویستان ئێستا دەچینە لای بەشێکی تری ئینتەرتەیمەنتی شەوە ئاهانگەکەمان. ئەم وشەیەیان زۆر پێش فێرکردم هیوادارم ڕاست بێڵێم. گروپی ئۆپشکیهانە ئەم گروپە لە شاری دەبڵینەوە هاتوون سەمایەکی زۆر جیاواز نمایش دەکەن بابی نەریان بین.
زۆر سپاس بۆ گروپی و پشکیهانە لە شاری دەبڵینەوە ئەمێ ئاماژە بۆ بم کە ئەم گروپۆ هەروەها مات ئێدوارد بە تایبەتی بۆ خەڵاتەکانی ڕوانگە هاتونەتە کوردستانەوە بۆی باجارێکی تر چەپڵەیەکیان بۆ لێبین. خۆشەویستان ئێستا ژەچینە لای کۆتا دووبەشی خەڵاتەکانی ڕوانگە. ئەزانم ئەم گەنجانەی کە لەم دووبەشەدان زۆر دەمێکە چاوەڕێیەکەن بەڵام کاتێتی. ئێستاش دەچینە لای بەشی کورتە فیلم. بۆ ئەوەی لاوان پشکی بەرەو پێشبردننی هوەری فیلم و سینەمایان لە کوردستان هەبێت، خەڵاتەکانی ڕوانگەی ساڵی 2010 لاوانی دەرهێنەر هان دەدات کە نوێترین کورتە فیلمیان پێشکەش بکەن. ئەو گەنجانەی کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی ئەم بەشە بریتین لە بەهمەند سەلاح لە شاری سلێمانی، یاد بەیاد لە شاری هەولێر، سکاڵانت هەم لە شاری کەرکووکی خۆشەویست. یاد بەیاد بەهمەند سەلاح سکاڵا نازم ئەو سێ گەنجن کە گەیشتونەتە قۆناغی کۆتایی کورتە فیلم. ئەو گەنجە بە توانایی کە پلەی سێهەمی بەدەستهێناوە لەم بەشەدا بریتیە لە سکاڵا نازم. لە نێوان یاد بەیاد بەهمەند سەلاح. ئەو گەنجەی پلەی یەکەمی بەدەستهێناو دەبێتە براوەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ بەشی کورتە فیلم. یاد بەیاد. هەروەها چەپڵەکانتان بۆ ئەو گەنجەی بۆتە خاوەنی پلەی دووەم بەهمەند سەلاح. داوا لە بەڕێز سالار عوسمان بریکاری وەزارەتی ڕۆشنبیری لاوان دەکەین کە بفەرمێتە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی خەڵاتەکان. پیرۆزە سکاڵاگیان. پیرۆزە. زۆر سپاس بۆ سالار عوسمان بۆ کوێ ڕۆیباد و قسە بکەین بەیەکەوە. زۆر پیرۆزە یاد هەستت چۆنە و پێم بڵێ کورتە فیلمەکەت بە کورتی لەسەر چی بوو؟ وڵا هەستم زۆر خۆشە لەبەرەوە یەکەم کاری فیلمە دەست پێ بکەم. ئافەرم. سپاس. دەربارەی بڕیاری مرۆڤە لە ژێر بارودۆخی جیاوازە چۆن بارودۆخ تەسیر لە بڕیارەکانمان لە چیەوە ئەم بیرۆکێت بۆ هات؟ لە ناڵم هەر لەوانێ لە ژیانی خۆمەوە هاتی بێت هەروایە لە فیلمە.
نالەوانەیە لە کەسانی ترە وەرگرت بێت لەوانەیە بیرۆکەی خۆت بێ بۆ ژیانی خۆت بەڵام هەر بژیت شایانی دووبارە پیرۆزە بفەرمۆ. خۆشەویستان ئێستش دەچینە کۆتا بەشی خەڵاتەکانی ڕوانگە فۆتۆگرافی. دەستڕەنگینی و وردبینی لاوانی فۆتۆگرافەر لە گرتنی وێنە و دیمەنی سەرنجڕاکێش شایەنی ڕەخساندنی دەرفەتی جیاوازە بۆ ناساندن و بەرەو پێشبردنیان. هەر بۆ ئەم مەبەستە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2010 دەرفەتی پێشکەشکردنی بەرهەمی فۆتۆگرافی دەخاتە بەردەم لاوانی فۆتۆگرافەر. ئەو سێگەنجەی کە گەیشتنەتە قۆناغی کۆتایی بریتین لە بەمۆ ئاوات لە شاری سلێمانی خۆشەویست، ڕەوا ڕێوس لە شاری ڕانیە سلێمانی، ڕێبین حەکیم لە شاری سلێمانی خۆشەویست. داوا لە بەڕێز ئیبۆ ڕەسوڵ بەرەوبەری ئۆفیسی DAI لە عێراق دەکەین با بفەرمێتە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی خەڵاتەکان. لە دوای ئەوەی کە پلەی یەکەم و دووەم و سێم دەخوێنمەوە. بفەرمۆ. ئەو گەنجەی کە پلەی یەکەمی پلەی سێمی بەدەست هێناوە بۆ بەشی فۆتۆگرافی بریتیە لە بەمۆ ئاوات. ئەو گەنجەی بۆتە خاوەنی پلەی یەکەم. ڕێبین حەکیم. واتە لە پلەی دووەم ڕەوا ڕێوس شەپڵەکانتان. زۆر سپاس بۆ کات ئیبۆ. ڕێبین پیرۆزە لە کەیەوە دەستت کردووە بەکاری فۆتۆگرافی؟ ئەوەی ڕاستی بێت من تقریبا 5-6 ساڵە پێش ئێستا زۆر بەجددی بووم تا 2015 بەجددی ئیشی ئەوەمە کرد. بەزیتر لە دوای ئەوە بەبوونی خوێندن و چ شتێکی ترەوە ئەو فرسەتە نەگونجا بەس کە بەڕاستی ئەو شتەی ڕوانگەم بینی پێم خۆش و بەشدار بوومە. سپاس بەخوا سپاس بەوانەشی کاریکانیان کردوم گەشتومەتە قۆناغی کۆتایی و لە قۆناغی کۆشتایی شاتوانیم پلەی یەکەممە دەست بێنم. ڕێزم خۆشەویستم بۆ دوو برادرە هەیە کە لەگەڵ مابوون دڵنیایەکەمەوە کە ئەگەر ئیشەکانی من لانی کەم وەکۆی منەوە بێت دڵنیام زۆر لای من باشتر بۆ احترامم بۆم و بەشداروانێ. سپاسی ڕوانگە و سپۆنسەرەکانەکەم لە شیوەر ساڵ. زۆر سپاس بۆ تۆش هەر بژیت و سەرکەوتوو بیت و پیرۆزە. خۆشەویستان بەر لە کۆتایی شەوە ئاهەنگەکەمان با بڕۆینە لای دوو گەنجی زۆر دەنگ بەسۆز و دەنگخۆش کە گۆرانیمان پێشکەشەکەن بە زمانی جیاجیا. با بینەریان بین. زۆر سپاس. ئێوارە باش هەموو لایەک بەخێر بن. من جێژوان ئەوەش هاوکارم لە شارە لەگەڵ ئاردی ئارباندی نەمشەو هیوادارن کاتێکی خۆش لەگەڵ ئێمە بەسەر بەرن.
تۆ فریشتەی بەهار بووی منیش نەغمەی گەڵا ڕێزان چاکە زانم کە دڵ نابێ بە هاو دەردی وەرزی خەزان تۆ فریشتەی بەهار بووی منیش نەغمەی گەڵا ڕێزان چاکە زانم کە دڵ نابێ بە هاو دەردی وەرزی خەزان ئەی بۆ هاتی وەکو خۆری چابەنازی لە ئێوارە کە ئەتزانی لەسەر کۆچی وقرە ناگرم لەو هەوارە ئەی بۆ هاتی وەکو خۆری چابەنازی لە ئێوارە کە ئەتزانی لەسەر کۆچی وقرە ناگرم لەو هەوارە تۆ لە خەونی منانە بوو بچی هاتیان ناو جامەوە وەکو گەڕی شەرابی سوور ڕژایتە نێو هەنامەوە تۆ لە خەونی منانە بوو کەچی هاتیان ناو جامەوە وەکو گەڕی شەرابی سوور ڕژایتە نێو هەنامەوە ڕژایتە نێو هەنامەوە
dance maybe on the floor. Nearby my eyes will see only you have the magic technique. When we sway, I go weak. I can hear the sound of violins long before it begins. Only you know how. Sway me smooth, sway me now. Only you have the how. Sway me smooth, sway me now. العصر والمغرب مرت لما تخيالها مرت لما تخيالها وعرفت برسولي فيه لنا شجرة ويالا لنا شجرة ويالا بين العصر والمغرب مرت لما بخيالك مرت لما بخيالك وعرفت فرسولي فيه لانها شجرة وميالة لانها شجرة وميالة لا تضرب كسرت الخزانة كسرت الخزانة صار لي سنة وست شهور من ضربتك وجعانة من ضربتك وجعانة بين العصر والمغرب مرت لما تخيالها مرت لما تخيالها وعرفت فرسولي فيه لنا شجرة وميالة لنا شجرة وميالة I shairi volocalnet le son già tu profutti banamici e amor minima di cavontare na ti basta besta miliga mastas podaro basta vedesse pagata maniga masacci balada era così come da mancava dossare polar anche io so vero gatta maniga masacci balada era così come da mancava dossare polar qui oggi vengo mano Se você me olhar, vou querer te pegar e depois namorar. Gucci Sound, vi hoje vai rolar um gata madiga, massagem balada. Quero curtir com você na madrugada a dançar, pular. Até eu sonhar um gata madiga, massagem balada. Gustavo Lima, sete madrugada a dançar, pular. Vi hoje vai rolar um tchê 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 tchê. Gustavo Lima, você tchê 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 tchê. Gustavo Lima e você, você. Gustavo Lima e você, você. Gustavo Lima e você. Thank you very much for having us. Thank you again. هەر بژین و دەنگتان خۆش بێت بە شارە حەنا و جێژوان جاو لەگەڵ تیپی میوزیک هەر بژین. خۆشەویستان، پێشەوەی بڕۆینە کۆتایی بەرنامە ئەمەوێت دووبارەی بکەمەوە کە بەبێ سپۆنسەرەکان و هاوبەشەکانمان نەمان ئەتوانی ئەم پرۆژێ ئەنجام بدەین. بۆیە زۆر سوپاسیان ئەگەین. سپۆنسەرەکانمان سپۆنسەرە ئەڵماسەکان، فاستلینک، کارگروپ، سپۆنسەرە زێڕینەکان بریتیندا، سەلاحەتین هۆڵدینگ، AD Media، دارین گروپ، میلەت هۆڵدین، هیوا هۆڵدین، هۆتێل هەولێری نێودەوڵەتی، GEG ڕیکلام، ئینلایترز، سپۆنسەرە زیوەکان، هایجین، مونلاین، سابس، لوسید سۆرس، میترۆگرافی. هاوبەشی میدیایی تۆڕی میدیایی ڕووداو. سپۆنسەرە میدیایەکان کەناڵی کوردستان 24، وار TV، نێت TV، کورد ماکس، کوردستان TV،
دهۆک TV Mix FM Babylon FM دواڕۆژ M رادیۆ بزنس ماگەزین رادیۆی تەکسی ئیمپایر سینەما زۆر سوپاسیانەکەین و دووبارە چەپڵەکانتان بۆ سپۆنسەرەکان خۆشەویستان بەبێ ستافی ڕوانگە بەبێ خۆبەخشەکانمان ئەم پرۆژەیە لەگەڵ سپۆنسەرەکانمانە ئەم پرۆژەیە سەری نەئەگرت بۆیە ئەمەیە زۆر سوپاسیان بکەم لە سەرچاوە بە ستافی ڕوانگە دەست پێ یەکەم ئەگەر ستافی ڕوانگە بفەرمونە سەر ستەیج جارێ تەنها ستافی ڕوانگە چەپڵێک بۆ ستافی ڕوانگە شەو و ڕۆژ ئیشیان کردەوە بۆی ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێت لە شتان ساغ بێت و هەر سەرکەوتوو بن ئێستش هەموو براوەکانی ئەم شەومان با بفەرمونە سەر ستەیج براوەی یەکەم تەنها براوەکانی یەکەم با بفەرمونە سەر ستەیج هەروەها لیژنەی زۆر بەڕێزی خەڵاتەکانی ڕوانگە با بفەرمونە سەر ستەیج ئێستاش بەڕێز ئیدریس بارزانی سەرۆکی دەستگای ڕوانگە با بفەرمێتە سەر ستەیج ئێستاش حەزەکەین ئەوانەی کە خاوەنی پلەی دووەم و سێم بوون ئەوانیش بێنە سەر ستەیج ستەیجەکە بە هەمووتانەوە جوانە بێت دووبارە پیرۆزبایی لە هەموو براوەکانمانەکەین پلەی یەکەم و دووەم و سێم هەمویان براوەندە لای ئێمە هەروەها لەشی ستافی ڕوانگە ساغ بێت و بەڕاستی زۆر زۆر هیلاک بوون لەگەڵ ئەم پرۆژەیەدا ئێستاش ڕسمەکە گرین بۆ مێژوو ئەگەر حەزیشتان کردەتوان سێڵفیێکی عام بگرن دووبارە دەستان خۆش بێت و پیرۆزە لە براوەکانی ئەم شەومان ئێستاش خۆبەخشەکان بابێنە سەر ستەیج کە بەڕاستی زۆر زۆر هیلاک بوون لەگەڵمانە زۆر زۆر ماندوو بوون و کاریان کردووە گشت ڤاڵەنتیرەکان ئەگەر بفەرمونە سەر ستەیج
لە شتان ساغ بێ ماشەڵڵا ڤۆڵۆنتیرەکانمان زۆر زۆرن کە ستەیجەکە کافی نییە بۆیان هەر لەش ساغ بن. لەگەڵ خەڵاتەکانی ڕوانگە داهاتوت بنەخشێنە. چەپڵەیەک بۆ خۆتان، چەپڵە گوێم لێ نییە.